وڵی چارەسەرەکە کاک حەکیمیانی ئەمان ئێستاکە هەموو ومێدێکیان هەڵواسیەوە بەوەی کە حکوومەتی عێراقی ئەزام 400 میلیۆن دلار 400 میلیارد دیناریان وازمەکاتە 400 میلیۆن دلار زیاتر کەمتر شتێکی وایان بۆ بنێرێت بۆی ئەمان بتوانن چۆنێ بێت پینەی بکەن وانی موچێک ئەگەر بەنیوە ناچڵی بەیان 50 ڕۆژجارە 6 ڕۆژجارێ بتوانن موچەیەک دابەشکەن ئیدارە بەم شێوەیە ناڕاتەڕێەوە ئەو کۆمپانیا گەورانی کە خۆیان هەیەە ئەو مڵک و ماڵە زۆرەی کە لەسەر حسابی ئەم میلەتە کڕیوانە یعنی بەپێی ئەو راپۆرتە ڕۆژنامەوانی کە ئەکرێت ئەوانی کە دەستگاکانی چاودێریکردن دەستگاکانی شەفافیت کە ئەیکەن زۆربەی زۆرە ئاماژە بەواکەن کە دەسەڵاتدارانی هەرێم پارەیەکی گەورە و زەبەلاحیان بردۆتە دەرەوە مڵک و ماڵ و مۆڵ و نازام چی و چیان پێکڕێەوە لە دەرەوە باشە بە ئەوەندە جورئەتیان هەبێت لە پێناو میلەتەکەی خۆیان ئەمە چەند ساڵە ئەم میلەتە و چەوسێنەوە ئێستاکە جۆرێک قوربانیەکی کەم بن بە بەشێک لەو ماڵەی میلەتەکە کە بردویانە ئەو مڵک و ماڵی کە بردویانە بەشێکی بهێننەوە یاخود بەشێکی بفرۆشن ئەلەوێ بۆ نمونە مۆڵ و مڵک و عقارات و چیچیان هەیە لە دەرەوە بانک و ئەوشتانیان هەیە بەشێکی بفرۆشن بێن موچەی خەڵکی داماوی پێ بدەن و بژێوی خەڵکی پێدابینکەن بۆ ئەم ماوەیە تاوەکو و دۆخەکە بە جۆرێکی تر لە جۆرەکان ئەگۆڕێت و دۆخی هەرێمی کوردستان باشترە بێت یعنی لەمە زیاتر ناکرێت چونکە تۆ بتەوێت ئەو 400 میلیارەی حکوومەتی عێراقی ڕەنگە بینێرە ڕەنگە نەینێرێت باشە داهاتی ناوخۆ بەشی ئەوە ناکات بۆچی بەشەوە ناکە ڕەنگە دکتۆر خەڵک بە پێش 2023 بۆچی پارەی گومرگەکان بەشی موچەی دەکرد بەشی دزی دەکرد بەشێنێک پرۆژەی خزمەتگوزاریشی دەکرد بەڵام ئێستا ئەگەر داهاتی سنوورەکان و داهاتی ناوخۆ دەستێکی ئەمین کۆی بکاتەوە و بە ئەمانەتەوە بگەڕێنرێتەوە بۆ حکوومەتی هەرێم و بە جوانی دابش بکرێت بەسەر فەرمانبەرانی ڕاستەقینەیە نەک فەرمانبەرانی بندیوار و هەچی ئەوانەی کە ناموستەحەقن ئەمەی کە ئەم یاسای چاکسازی کە دەریان کردووە ئەوانەی کە ناموستەحەقن زیاد لە حەقی خۆیان وەرگرتووە ئەمانە هەمووی لا ببرێ و کەم بکرێتەوە موچە خۆری بندیوار نەهێڵڕێت ئەوانەی کە موسێ موچە و چوار موچە ئەوانیان هەیە ئەوانەی کە خزمەتیان لە یاسای چاکسازی کە چارەسەری بندیواری هەر تێدانە دکتۆر تەنها کەمکردنەوەی موچەی ئەوانەی کە پلەکەیان مەسەڵەن نەخێ باوەڕ ناکەم ئەوانش چونکە بەڕاستی ئەم 2028 ساڵە بە بندیوار و بەم شتانەوە ینی توانیوانە ینی بەردەوام بەم دۆخە بدەن کە ئێستاکە خۆیانیتیان بەخۆم قەنەعەتی ئەوەم نییە اینجا کە ئەگەر ئەم خاڵە سنووریەکان و داهاتی ناوخۆ بە جوانی کۆ بکرێتەوە من ناڵێم 100% بەشەکات بەڵام شتێکی وای نامێنێتەوە ئەو کاتا توانێت بە فرۆشتنی نەوت و کۆمەڵە شتێتر بتوانین ئیدارێن باش هەرێمە بدرێت وەڵڵای بێ دەسەڵاتداران کاک حەکیمە بێ لەمە تێبگەن کە خەڵک لە خۆشگوزەرانیە و لە ئەوەیە ناڕازینی و خۆپیشاندان ناکات خەڵک تینی بۆ تێکدانی سەقامگیری نیە خۆپیشاندان بۆ تێکدانی سەقامگیریە گەندەڵی تێکدانی سەقامگیریە ینی خۆ سەپاندن تێکدانی سەقامگیریە ینی بەستنەوەی دەموچاوی خەڵک تێکدانی سەقامگیریە ڕێگرتن لەوەی خەڵکە گزارش لە ڕای خۆی بکات تێکدانی سەقامگیریە بۆچی خۆپیشاندان تێکدانی سەقامگیریە لە هەموو وڵاتانی دنیاە خۆپیشاندانەکرێت ئێستاکە لە ئەمریکا حالیان لە ویلایەتی مینوسوتا لە شاری میناپۆلس لەسەر کوژرانی یەک کەسێکی ڕەشپێست خۆپیشاندانێکی گەوراکرێت و لە هەموو وڵاتانی دنیا لەسەر بەسیترین شت خۆپیشاندانەکرێت لەسەر بۆ نوە گۆڕانکاری لە بەرگەی یاسایەکە یان تەنانەت هەندێک جار لەسەر شتێکی زۆر زۆر بەسیت لە هەرێمی ئێمەیە خەڵک هەمووی برسیە موچە نییە شت نییە خزمەتگوزاری نییە دامەزراندن نییە کار نییە باشە تۆ لە سەروی هەموو ئەمانەشەوە ڕێگریەکەی لە خەڵک کە گزارش لە ئەوە بکات کە بڵێ کاکە یان تینی بۆ هاتووە خەڵک تینی بۆ هاتووە ئەڵێ سوتام لەژێر لە برسێتیەتە لە ئەوەی کە بێدادیە لە ئەنواع و ئەشکال شتە تینی بۆ هاتووە ینی تۆ دێی دەمی خەڵکە گری دەستی خەڵکە بەستی چاوی خەڵکە بەستی ڕێگای پێ نادەی بە هیچ جۆرێک گزارش لە ڕای خۆی بکات ئەمانە سەقامگیری تێکەدا نەک ئەوەی کە ڕێگا بدەی بە خەڵک پێچێکە بە خۆپیشاندانی خۆی بکات خۆپیشاندان لە هەموو دەستورەکانی دنیاە لە هەموو یاساکانی دنیاە ڕێک خراوە خۆی ئێمە خۆشمان یاسامان هەیە بەڵام بەداخەوە دەسەڵاتدارانی پارتی دیموکراتی کوردستان هەر کاتێک کە خۆیان بیانی خۆپیشاندان بکەن زۆر ئاعتیادی وڵێن خۆپیشاندان و خەڵک هاتۆتە سەری یان تەنانەت لەسەر بەسیترینش زۆر جار لەسەر قسەی پەرلەمانتارێک هاتوونە خۆپیشاندانیان کردووە لەسەر قسەی بۆ نمونە کەسێک هاتوونە خۆپیشاندانیان کردووە بەڵام کاتێک کە هەموو خەڵکەکە برسیە بێت کە خەڵک پارەی نییە خەڵک بێدەرەتانە خەڵک بێدادە ئەوێت گزارش لە ڕای خۆی بکات بێتە سەر جادا داوا بکات بڵێت دەسەڵاتداران بە هۆشی خۆتان نابێنەوە
ئەمە حاڵی منە من لە خۆشیان نەهاتوومەدە سەرجادا کەس لە خۆشی خۆیان ئامادە نییە بێت بەر ئەو گەرما و ئامادەی ئەوە بێت شەق و زلێمانە بخوا بکرێتە سجنەوە هیچ کەسێک لە خۆشیان نایەت ئەمە بکە کاک حەکیم خەڵک بەڕاستی گەیشتۆتە تینی بۆیە هاتۆتە سەرجادە بۆیە پێویستە دەسەڵاتدارانی هەرێم بەتایبەتی برادرانی پارتی دیموکراتی کوردستان لەم پەیامە زۆر بەباشی بگەن تاوەکو ینی تا کۆتایی ئەمیان بۆ ناچێتە چارەسەر نییە نەخێت بە هیچ جۆرە چارەسەر نییە چونکە ئەمە ئەزمموی وڵاتان ئەمەی سەلماندووە کە چارەسەری ئەمنی بۆ سەرکوتکردنی خۆپیشاندان و سەرکوتکردنی ناڕزایەتی خەڵک و بۆ ڕێگرتن لە خەڵک بۆی گزارش لە ڕای خۆی بکات بە هیچ جۆرێک چارەسەر نییە بەڵکو ئەو کاتە بە شێوازێکی خراپتر ئەشکێتەوە.